جا ئێستاوە میوانم دێت زۆر دڵم خۆشە لە دەرگا دەدرێ ڕۆژانی جەژن دەستی پێ کردووە منداڵەکان چاوەڕێن بێنە ماڵی من و منیش پێشوازیان لێ بکەم با بەیەکۆ دەرگایان لێ بکەینەوە. فەرموو. وعەلەیکوم ئەسسەلام ڕەحمەتوڵڵا وبەڕەکاتوو لێت موبارەک بێ بەخێر بێ کاکە ئۆزان جەژن پیرۆز بێ کاکە موحەممەد جەژن پیرۆز بێ هەربژی مێلا خان جەژن پیرۆز بێ بەخێر بێ سەر چاوسرە و شەخان جەژن پیرۆز بێ هەربژی بەخێر بێ. فەرموو بوەستن با تۆزێ قسە بکەین پێش ئەوەی بچینە ژوورەوە پەلەتانە بچنە ژوورەوە پەلەتانیان حەز دەکەن هەندێک قسە بکەین لێرە کاکە موحەممەد با تۆزێک بێتە پێشەوە وەرە باشە دەمێ پرسیاری ئەوتان لێ بکەم پێشی بچینە ژوورەوە ماشەڵڵا چەند جوان خۆتان گۆڕیوە و خۆتان ئامادە کردوەوە چێ سرەوشە ئامادەی کردی چێ ئەو ڕەنگەی بۆ هەڵبژاردی هەر دایکت باشە هەربژی مێلا خان چێ ئەو ڕەنگەی بۆ هەڵبژاردی و جلوبەرگە دڵت خۆش بوو کە هەڵبژارد گوتت لە دوکانەکە گوتت ئیلا ئەو ڕەنگەم دێ دایکت گوتی ئەو ڕەنگە جوانە هەردووکتان پێتان جوان یەکەم جار کامەتان پێتان جوان بوو هەردووکەم ڕانادا لا دوکان کە قەت نەتگوت ئیلا ئەوم دەوێت و نابێ ئەوم بۆ نەکڕی نشتەمە زۆر باشە شتێکی چاکە دەست خۆش کاکە موحەممەد بەخێر بێ چێ جلوبەرگەکانی بۆ کڕی دایکم دڵت خۆش بوو کە ئەو ڕەنگەت هەڵبژار حەز لە ڕەنجی تر بوویان ئەو ڕەنگە زۆر پێ جوان بوو خۆی هەموو ڕەنگێک جوانەوە نیە هەر بژی دەست خۆش بێ ئەو زار ماشەڵڵا چاکەتەکە لە ڕەنجی چاکە دەکەینە تۆزێک لە یەکەوە نزیکەوە نیە باشە دەمەوێت ئەوە لێ پرسم چێ ئەو ڕەنگەی بۆ هەڵبژاردی باوکم ئەی لاسای منت کردوتەوە ئۆزان کە ڕەنگەکەت هەڵبژارد و باوکت جلوبەرگەکەی بۆ کڕیچی بە باوکت گوت گوتم سوپاس دەست خۆش بێ سپاس دەستخۆشی لێ کرد زۆر باشە هەر بژی کاکە موحەممەدیش چاکەتی لەبەر کردووە خۆشی ئامادە کردووە دایکرد یان باوکت جلەکەی بۆ کڕی باوکت ئەو ڕەنگەکەی پێ جوان یان بۆ خۆت باوکت پێ جوان بوو بە خۆت پێ جوان نەبوو ڕەنگەکە نام لە مەکتەبی ماوەختی ئەو کاتە لە مەکتەبی باشە ئێس کە بە سوپرایز بۆی کڕی و بە هەڵێ ناکاو جلەکەی نیشان دەیت دڵت خۆش بیان کوتەوە ڕەنگە چییە؟ بەڵێ زۆر دڵت خۆش بوو سپاس کرد زۆر باشە